a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With mommy and daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. There's lots of fun stuff. I'm Caillou. Caillou, Caillou, I'm Caillou. That's me. گەورە چی پێیە؟ بیخوێنەرەوە دا گەورە. چیرۆکەکەی ئەمڕۆ ئەڵێت کایۆ ئاگای لە ڕۆزیە بێت. کایۆ و ڕۆزی کاتەکان زۆر بەخۆشی بەسرە برد و بە یاریە تازەکەی ڕۆزی یاریان نەکرد بە قاوقیژ و دەنەدەنەوە. کایۆ، ڕۆزی، کایۆ! کایۆ، سرم ئێشێ، ئەمەوێ هەنێک پشوو بەم. ئەتوانی وەک برا گەورەیەکی باش ئاگاو لە ڕۆزی بێشتی خراپ نەکا؟ بەڵێ دایکە! سپاس کایۆ. ئەی بۆ لە جاتی ئەوە بۆ خۆتان وێنەی گیانداران ناکێشن کایۆ. زۆر باشە. کایۆ ئەیزانی ئەتوانێ بە باشی ئاگای لە ڕۆزی بێت. ئێستا دەست ئەکەی بە وێنەکێشان ڕۆزی. منیش. ڕۆزی نا! نا ڕۆزی ئەوەم بەرێ! نا 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 ئی خۆمە! پۆستە! بەدێت وڕە نەبێ! کایۆ! ئەوە چیتانە؟ ئەها چیتان لەم ناوە کردووە کایۆ؟ من پێم وتی وەک براگەورە ئاگاو لێی بێ. کایۆ وای زانی زۆر نادات پەروەریە کە دایە لەو تووڕە بێ چونکە زۆر هەوڵی خۆی یاوە بێدەنگ بێت هەمووی خەتای ڕۆزی بوو. دایکە بەڵام من زۆر هەوڵمە. ڕۆزی تۆ پێویستە بە پشووە. هەر ئێستایەمەوە. من نامەوێت لەمە لە برا گەورەی ڕۆزی بم نامەوێ. ئۆ کایۆ ئێستا پێم بڵێ چی ڕوویە؟ من ویستم ڕۆزی بێدەنگم بەڵام بە قسەی نەکردم. برا گەورەی زەحمەتەوە نییە؟ ئێستاوا باشترا دیوارەکە پاپکەمەوە. ئەمە یارمەتیت بم. زۆر چاکە. کە مناڵ بووم جارێکیان دایک و باوکم ئەچون بۆ ئاهەنگێک و منیش ئەبوو چاودێری ئامۆزاکەم بکەم. ئەزانی چی کرد؟ دەرمانی ددانەکەی ڕژ بەسەر خۆیە. ئەوە زۆر خراپە. کەچی من تووشی کێشە بووم وەک ئێستای تۆ. زۆر باشە دەست خۆش کایۆ. کایۆ! تاو! کایۆ تۆ ئەبی بە کوڕێکی گەورەی عاقڵ و برا گەورەیەکی چاکی ڕۆزیش تێگەشتی؟ چۆنی؟ وابزانم ئەمڕۆ هەر خۆم خۆتیم بۆ چیرۆکەکە وانییە؟ ئێمەش لێرەین. ئۆ! ئەگەر وا بێکەواتە بەتەنیا نابم. چیرۆکەکەی ئەمڕۆ ئەڵێت کایۆ نەخۆشەکەوێت. کایۆ ئەو بەیانیە هەستی بە ناڕەحەتیە کرد. ناوچەوانی زۆر گەرم بوو. وابزانم تۆزێ تاو هەیە. ئەچم شتێکە بۆ وێنم بۆیە چاک بیتەوە. باشتر وایە پشوو بەی. پاش دۆزێک کایۆ بۆی دەرکەوت کە ئەوە نەخۆش نییە لە جێگا بکەوێت. کایۆ بچۆرۆ ناو جێگاکات. نامەوێ بچمۆ ناو جێگاکەم. ئەمەتە بەمە باشترە بی.
ڕۆژی دواتر شتێکی سیر ڕوویە. باشتریت؟ سیرکە! لە دڕکەومێکوتا چێ؟ دڕکەومێکوتا؟ ئەمەش مانای وایە ئەبێ بچیتە ناو جێگاکە و پشوو بی. نابێ خۆ بخورێنی باشەکایەوە؟ بۆ ئەوەی لیرەکانە خراپتر نەبن. خۆت مەخورێنەکایەوە. ئاوەکە ئامادەیە. زۆری پێ ناچێت چاکە بیتەوە. قورسترین شت بەلای کایەوە ئەوە بوو بیری نەچێتەوە کە نابێ لیرەکانی بخورێنێ. ئەوە خۆتە خوڕێنیتەوە؟ یەک تۆز دایکە ئەوە چییە؟ شتێکە. ئادەی یەک دەقە دەینە سوورەکەتم بەرێ؟ ئەوە لە منە چێ؟ با منش بیکەم. کاتێک کە کایە و دایکی دایناسوورەکان خاڵخاڵە کرد، دایناسوورەکە وای لە هات وەک ئەوەی دڕکەومێکوتەی گرت بێت. کایۆ حەزی ناکرد لە ماڵەوە بمێنێتەوە و نەچێتە دەرێ. حەزی کرد بچێتە دەرە و لەگەڵ ڕۆزی یاری بکات. سیرکە دایکە وا لیرەکانم نەماون. ئەتوانم چم یاری بکەم؟ هێشتا گیانەکەم. ئامادەی بۆ خۆشتن؟ بەڵێ. دایناسوورەکەشم ئەتوانێت لەگەڵ ماخۆی بشوات؟ ئەتوانێ سیر بکە بەڵام ناتوانێت لەگەڵ تا بێتە ئاوەکەوە. کایۆ وای ئەزانی لیرەکانی بە هیچ لە ناو ناچن، بەڵام بەیانیەکیان زوربیان نەمابوون. چۆنی کایۆ؟ هەوە دایناسوورەکە و زۆربەی لیرەکانی چاک بوونەتەوە. منیش! بەڕاست؟ ئادی نیشانم بە. بای بای! کایۆ چوو بۆ لای ڕۆزی بۆ ئەوەی پێی بڵێ ئیتر ئەتوانێت بچێت لە باخەکە یاری لەگەڵ بکە. جۆنی ڕۆزی سیرکە لیرەکانم نەماون. دایکە! چی بووە؟ ڕۆزی تووشی دڕکەومێکوتە بووە. ڕاستەکەی. دوای ئەوە چەند جارێک خۆت ئەشۆی هەموو لیرەکانت چاکە بنەوە وەک دایناسوورەکەی من. خواحافیز قسەکەینەوە. لەکوێ بووین؟ بەڵێ بەنیاز بوون چیرۆکێکی کایۆ بخوێنینەوە. بابزین کایۆ ئەمڕۆ خەریکی چی بوو؟ ناونیشانی ئەم چیرۆکە ئەڵێ تەلەفۆنەکەی کایۆ. دایکە! وابزام ئەتوانم لەوێ ئامادە بم. دایکە ڕۆزی شتێکی کردووە. کایۆ من لەسەر تەلەفۆنم تۆ قسەم پێ بڕی. کایۆ وا تێگەیشت دایکی هیچ کاتی نییە بۆ ئەم، چونکە بە درێژایی ئەو بەیانیە خەریکی تەلەفۆنکردن بوو. بەڵێ یەکسەر بۆم بکەرەوە. بای چاوەڕێی تەلەفۆنی تۆم. ئێستا پێم بڵێ ئەوە ویست چیم پێ بڵێ؟ ڕۆزی کتێبەکەی دڕان ئەبێ پێم سەیری بکەی. یەک چرکە بۆ سەکایەوە. سڵاو بەڵێ چاوەڕێی تەلەفۆنی تۆم. یەک چرکە. زۆر سەرقاڵم ئازیزەکەم. بۆ ناچی یاریە بکەی؟ دوای قساکەین باش؟ سەیری وێرانەکە کێشامەتەی. باش زۆر باشە جارێ بای. چۆنی ئازیزەکەم؟ ئادەی با سێریکەم؟ ببوورە کایۆ ئەم بەیانیە زۆر سەرقاڵم بە تەلەفۆنەوە بەڵام ئەو نەینەماوە باش؟ کایۆ بەڕاستی ئەویست قسە لەگەڵ دایکە بکە بۆیە بڕیاریە تەلەفۆنی بۆ بکات. دایکە تەلەفۆنم بۆ کردی. بۆچی ئەم جارە تۆ وەڵام نایتەوە؟ سڵاو من کایۆم. کایۆ حەزی لە وەڵامدانەوەی تەلەفۆن بوو، هەستیە کرد زۆر گەورە بووە. دایە گەورەیە دایکە دایە گەورە. بزانە هەواڵی چۆنە؟ چۆنی دایە گەورە ئەحواڵە چۆنە؟ من باشم کایۆ تۆ چۆنی؟ منیش باشم. تەلەفۆنم کرد بزانم حەزەکەی ئەم دوانیۆ ڕۆی بێی بۆلام؟ واو بەڵێ. وەرە ژوورێ سەگە بچووکەکەی هاوڕێکەمە بیرماوە وانییە کایۆ. بەڵێ دایە گەورە.
بۆچی تۆ ڕۆزی ناچن لەگەڵ سەگەکە یاری بکەن و من و دایە گەورەش بە خۆمان قساکەین؟ دایە گەورە سەیری سەگەکە بکە بازەیە. ڕامەکە ڕۆزی زۆر دڵخۆش دیاری لەسەر خۆ بە. باشە دایە گەورە. ئۆه ببوورە ناتوانم ئێستا قسە و لەگەڵ بکەم ئەبێ تەلەفۆنە بۆ بکەمەوە. هەموو جارێکە جەڕەسی لێ ئەم سەگە بچکۆلەیەوە ئەکە. بۆچی؟ ئەترسێ کە بە تەلەفۆن قساکەم ئەوم بیر بچێتەوە. ڕێک وەکو ئەو مناڵە بچووکەیە کە من نەیناسم. بەچی پێکەنن؟ چیرۆکێکی هەزەلیە بەڵام حەزەکەم کایەوە بۆ باسکە. چیرۆکێکی زۆر هەزەلیە دایە گەورە. گەورە چیرۆکێکمان بۆ بخێنەوە. چیرۆکێک دەربارەی کایۆ سیر کە چی ئەکات؟ ناونیشانی چیرۆکەکەی ئەمڕۆ ئەڵێت کایۆ ئەبێتەوە بە بەبە. بە درێژایی ئەو بەیانیە کایۆ و ڕۆزی سەرقاڵ بوون. ئۆ نا چۆن نەتوان ئاوا ماڵەکە بڵاوکەنەوە؟ ئەڵێن چی؟ ئەڵێن چی پێشنانی نیۆڕۆ تۆزێ کۆی بکەینەوە کایۆ؟ دێ کایۆ یارمەتیم بە بام شتانە کۆکەینەوە. بەڵام ڕۆزی هیچ کۆ ناکاتەوە دایکە. زۆر باشە با تاقیکەینەوە. ڕۆزی کاتیشت کۆکردنەوەیە چاو لێیە یاریەکانە خەیتە ئێرە. زۆر باشە دەبڕۆ یاریتر بێنە. دایکە سیرکە ڕۆزی یاریەکە. ئەمە ڕاست نییە. حەزەکەم منیش وەکو ڕۆزی یاری بکەم. کایۆ ڕۆزی هێشتا زۆر لەو مناڵترە ئیتر چۆن ماڵ کۆکاتەوە تا تۆزێ گەورە ئەبێ من بەشیەوە ئیشەکەم. نەخێر. کایۆ تۆ شکر ئەو نەگەورە بوویت بتوانی ئیشەکانی خۆ بکەی. کایۆ لەمەیە دایکی بەدادپەروەر نەئەزانی زۆر تووڕە بوو. منی شیرەکەم لەو کوپە ئەوێ دایکە. زۆر باشە. سندویچەکەشم بە خاشی بچووک بچووک ئەوێ دایکە وەکو ڕۆزی. منیش دایکە. تۆش بەروانکەکەتەوێ؟ کایۆ حەز ئەکەم ببم بە بەبە دایکە. کایۆ وا بیری کردەوە بەبە بێ باشترە لەوەی 4 ساڵ بێت. بەلامەوە ئاساییە گەر حەزەکەی خۆ بکەیتەوە بە بەبەکایەوە بەڵام تکایە مناڵێکی پیس و پۆخڵ مەبە. دوای نانی نیۆڕۆ کایۆ و ڕۆزی کاتێکی خۆشیان وەک بەبە بەسەر برد. سەرخەو؟ بەڵێ ئێستا کاتی ئەوەی ئەم دوو بەبە پچکۆلەیەم سەرخەوێک بشکێنن بچۆرە جێگاکەتەوە کایۆ. کایۆ بەڕاستی نەی ئەوی سەرخەوێ بشکێنێ بەڵام ئەگەر پێویستە بێتەوە بە بەبەیەکی وەکو ڕۆزی ناچار بوو بخەوێت. سەرخەوێکی خۆش کایۆ. چییە کایۆ؟ نامێ بخۆم دایکە. هەموو بەبەیەک دوای نیۆڕان سەرخەوێکە شکێنێ. نامێ بەبەبم. ئەمەیە ببمەوە بە 4 ساڵ. باشە پێت چۆنە یاری ڕفانی گیانداران بکەین؟ زۆر باشە. خۆشحاڵم کە بوویتەوە بە 4 ساڵانە کایۆ. بردمەوە.